گران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەر لە هەر شوێنی گوێبیستیە من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەناوی پرست. پرسیەم جارشوان تایبەتە بە هێرشەکانی دەوڵەتی تورک و چاوساغیەکانی حکوومەتی عێراق و پەدەکە بۆ لەشکرکێشیەکانی. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامە و سیروان هەوراییمان کردەوە. هەڵا سیروان سپاس دەکەم. زۆر سپاس. سەرەتا خۆشحاڵم کە ئامادەیدم بەرنامەیە. گەر بە شێوێکی گشتی بمانەوێت ڕەوشی ناوچەکە بە گشتی و باشووری کوردستان بە تایبەتی توانین چۆن هەڵسەنگین فەرموو. دۆخی ناوچەکە لە ئێستا لە ئەم دۆخێکی سەداهین دۆخێکی تۆزێک زۆر ئاڵۆز بووە، یعنی لایەکەوە بەخڵات کاتی سێری سن ڕۆژڵاتی ناویندەکەی مەگشتی دۆزی کورد هەیە، دۆزی فلستین هەیە، هەروە ئەو دۆڵتانی کە دەستا هەرێمەکە وەکو ئێران و تورکیا سن لە هێشتبوونی خۆیان دەگەڕن و بەرژەوەندی وڵاتانی زەرهێزی و تایبەت بەوەی کە بتوانن ڕۆژڵاتی ناوین بخەنە ژێر هەیمەنی خۆیانەوە، چون نەمانەوێت ڕۆژڵاتی ناوین لە دوو بواردا ئەساسان لە سێ بواردا زۆر گرنگە. یەکەم لە بواری مێژوویە بۆ خۆی خاوەنی کولتورێکی زۆر کۆن و بناغت دانەری مرۆڤایەتی لەوێدا هەندێک کولتور پێکهاتووە کە ئەمانە ئێستا یانێکەکی هەم بێوێت گۆڕانکاری بکات پێویستە لە گۆڕانکاری لەو کولتوران دروست دەکات. هێرشێک لەسەر ئەو بنەما ئەخلاقیانی کولتور کە لە ڕۆژڵاتی ناویندا هەیە. یەکەوەیە دووش لە بواری بوزەوە ناوەندێکی بەکۆڵی نەوت و کازوانە وزەیەکی زۆر تدا هەیە و لە هەمان کاتیشە دووبارەی ژێوەستراتیژیکەوە لە بوارەوەی کە سێ کیشۆری بڵێن ئاسیا و ئەوروپا و ئەفریقا بەیەکەوە گرێدێتەوە. ئەمانە هەمویان پێکەوە ناوێکتریا خەریکە وڵێ یعنی شتێکی دروست کردووە کە تۆ کاتێک دەتەوێت نرخانێکی ئەوەیستەدا و پرستا بڵێن ئەو هەڵسەنگانی بۆ شتە بکەی مەجبوریت هەمویان لە بەرچاو بگریت. یعنی تۆ ناتوانین دۆزی کورد بێ ئەو شتان لە بەرچاو بگریت. یعنی تۆ کاتێک دۆزی کورد هەیە ئەتەنا دۆزی کورد پەیوەندی هەستن بۆی کە مەسەلەی مافینەتەوەی مافینەتەوەی بە زۆر شوێنی دیکە هەیە کە تەنانەت مافینەتەوەی مەسەڵەن دەدرێت. هەتا هەندێکشون هەیە وڵاتیان دروست بووە بۆ تۆ سەربەخۆ بووە، بەڵام بۆ کوردووە ئەو شوادەمە بۆ خۆی پرسێکە مەسەڵەن بۆ دۆزی کورد ئەوەندە ئاڵۆز بووە. دۆزی فلستینەکان تەماشاکەین نزیکی 23 وڵاتی عەرەبی هەیە، لەوێدا مەسەڵەن فلستینەکان بەشێکی زۆر بچووکی ئەو هەرێمەیشن، بەڵام بۆ دۆزی ئیسرائیل و فلستین مەسەڵەن وای هاتووە. ئەمانە هەموو جێگای پرسن لە ئەساسا مانێ تابلۆیەکی وا دروستکەین دۆخێکیش ناو شەڕدایە. یعنی نەتوانم بڵێم ئەو هەرێمان ئەو شەڕدا خەریکە دەکوڵێت و لە تەقابڵی بەرژەوەندەکان هەیە، پێگەدانی بەرژەوەندەکان هەیە. لێرەشدا وەکو گەلی کورد ینی لە نێو گەرمەی ئەو باب دەداین. پەیوەست بە دۆخی باشووری کوردستان ئێمە دەزانین لە باشووری کوردستان پلانگێڕی لە ئاستێکی بەرزدایەوە هێرشەکان بە جۆرێک چڕبوونەتەوە لەشکرکێشی زەمینی هەیە. لەگەڵ ئەوەشدا ڕۆژ بە ڕۆژ چڕبوونەوەی زیاترە بینی لەم لەشکرکێشیانە. بێگومان ئەمەش کۆمەڵێک فاکتەر و پاڵمان هەن لە پشتەوەی کە هێرشەکان بۆ جۆرە سڕبنەوە. ئەو فاکتەرانە توانین چۆن بیان خینەوە؟ هەنێ وەکو هەر پێوەست بە پرسی یەکەمەوە یعنی ئەساسن وڵامیان پرسی لێدات ناتوانین بکاتەوە. چونسا هێرشەکان ئەو هێرشانی کە لەسەر کورد هەیە ویسە بڵێن مەسەڵەن کام کووردە ماشکا بڵێنسا هێرشانە بەتایبەت لەم دوایانەدا ئەوام چەند ساڵی دوایەدا لەسەر تەفگەری ئازادی کوردستان هەیە، هەم لە ڕۆژاوی کوردستاندا، هەم لە باشووری کوردستان، هەم لە باکووری کوردستاندا. ینی سێر دەکەی کوردێکە ئەوێت بێتە خاوەنی خۆیەوە. چون بۆی سەرتاوە پرسیست سەرتاش ماوە هەندێکی وڵامدایەوە لەسەر ئەساسیەوە بووکە لێرەدا گەلی کورد تەفگەری ئازادی کوردستان دەیەوێت کورد بە ئیرادەی خۆیەوە بەشداری جیهانی نوێن بێت. بەڵام سیستمی سەرمایەداری و وڵاتانی هەرێمی دەیانەوێت کورد وەکو ئەوان بەشدار بێت، یعنی بە ڕوانگەی کۆلەییەوە گرێدرا بۆوان و بەکرێگیرا و بەشداری ئەم پرۆسەی ئەو نەزمە نوێنە کە دانای بکەن دروستیکەن بەشدار بێت. چون باسەکە باسێکی ئەین لەباری فەلسەفیشەوە باسێکی قوڵەکە نامێت بتوناویەوە مێتۆلۆژیەکان چۆن دەگۆڕ مساوانە سیستمی سەرمایەداری چۆن دەیەوێت دەستکاری ئەو مێژووە بکات. ئەوە ئەو مێژووە مەسەڵەن دروست بووە بە ئەو گەلەیە کەسە و گەلی کورد نرخی دروست کردووە، ئەرزشی دروست کردووە و
ئەخلاقیاتی دروست کردووە ئەوانە ئەخلاقیاتی کۆمەڵگای مرۆڤایەتین کە ئەمە پێڵێن کۆمەڵگایە کە پێویستە بەسەر ئیرادە و باوەڕی خۆی بچێ بەڕێگەوە ئەوان دەیانێت ئەخلاقیاتی دروستکەن کە ئەخلاقیاتە مەسەڵەن گرێداوی سیستمی سەرمایه‌داری بۆش ئێوازە کۆمەڵگا بەکوێ بکەنەوە بە خۆشیان وەکو گروپێک دەسەڵات دروست بکەن لێرەدا وەختی دەڵێن تەفگەری ئازادی ئەوەڵدات کە ئەو نرخان بپارێزێت یعنی نرخە ئازادی خوازیەکان نرخەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی بەگشتی کۆمەڵگایی بوون ئەمانە بپارێزێت ئێستا دژی ئەم بەشەی لە کوردبوون هێرشێکەیە ینی هەتا بۆیە لەبەرە ئەوەیشدا بەشی لە خودی کورد وەکو هێزی بەکرێگیراو و هێزێک کە ئەوێت دەستەمۆکراوە و ئەوێت ئەو بەشی دیکەژی کە ئازادانە ئەوێ ژیان بکات دەستەمۆ بکات ئەوەش بۆتە هاوکاری داگیرکردنی کوردستان ئەنی ئەمە ئەبینین کە مەسەڵەن بەتایبەت باشووری کوردستاندا ئەو شتە چڕ بووەتەوە دەوڵەتی تورکیا لە ئەم دوو مانگی دوای بەتایبەت لە مانگی حوزێران تا ئێستا مانگی تەمووزە هێرشێکی بەرفڕانی کردووە هێرشکی داگیرکاری لەسەر ئەساسی ئەتوانین بڵێن وەکو لە ڕوانگەی ئەنفالەوە سێری بکەین کە گوندەکان چۆڵ دەکات نەزانم ڕۆژانە خەڵکی ئاوارە دەکات خەڵکی مەلەیین دەکوژێت بارەکە دروست دەکات لە وڵاتێکەوە دێنە وڵاتێکی دیکەەوە بارەکە دروستکە بەڵام ئەو وڵاتێکە خۆی مەسەڵەن هەیمەنەم هەیە و سەروەریم هەیەەوە بۆ پاراستنی و سەروەری خۆیان پێشتری دەوڵەتەکانی پێشتری دەهان ئەنفالیان کردووە دەهان قەتڵ و ئامی کوردیان کردووە کە داخوازی سەربەخۆی کردوت بۆچی یان پێویستە مەسەڵەن کورد جیان بێتەوە بەڵام وڵاتێکی دیکە دێت ئەو بەشە لە جاکات و نەرە بارەکە دروست دەکات سێتردا دێنێت دەوڵەتی ناوەندی وەکو بەغدا کتێنی خۆش ناکات هەر پێویست بۆ پرسە سەرڕاوی کە بە تایبەت لە دوو مانگی ئاخیرە کە لەشکرکێشیەکان و پیلانگەڕەکان چۆتە قۆناغێکی نوێەوە ئێمە بەداخەوە بێدەنگیشی زۆرە بینی هەم لە حکوومەتی عێراق هەم لە حکوومەتی هەرێمەوە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بگورن پێدوانیە ئەمە گەلە کۆمەیەکی دیکە بێ لە سەر کورد کە جارێکی دیکە دەیانەوێت لەو نەخشە ڕێگایی کە ئەیانوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە جارێکی تر دایڕێژنەوە بێبەشی بکەن بۆ خۆم وەکو متابعی بەسەر ڕۆژنامەکانیش دەکەم لەسەر باوەڕام ئەوان دەزانم مەسەڵەن دەیانەوێت دیزانێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوی مەسەڵەن دەست پێ کردووە چەند قۆناغی خەریکە پیادە دەکەن لە قۆناغی سەرەتایە کە ساڵەکانی بڵێن داهینەوە داوا بڵێن کە دەستیان پێکرد بەگرتنی ڕێبەراپۆ خۆیان دەمەسە ئەو پرۆسەیە هەنگای بەرنە پێشەوە بەگرتنی ڕێبەراپۆش لە ساڵی 99 لەسەر ئەساسە بوو کە چونکە هێزێکی پەرەخستن کراوی تۆکمە بوو کە خاوەنی ئێرادەی خۆی بوو سۆکو پەیەکە خاوەنی ئێرادەی خۆی بوو ڕێبەرتێکی خۆی هەبوون و پرۆژەی هەبوو بۆ کوردستان ناوچەکە بەگشتی بۆ پێکەوە ژیانی مەسەڵەن گەلان پرۆژێ بوو ئەو پرۆژە لەگەڵ ئەو پرۆژەی جیهانیات کە ئەوان سیستمی سەرمایه‌داری دەیویست دایمەزرێن لە کۆنتاکتێک لە دژبەر یەکتر بوون ئەو گرتنی ڕێبەراپۆ ئەو تا حدێک هاتن مەسەڵەن دوایەوە پرۆسەی وەکو خۆیانەڵێن ڕووخاندنی سەدام و دوایەوە دیزاینکردنەوەی عێراق و بۆ شێوازە ینی دەستیان پێکردەوە و ئێستش ئەوتمە قۆناغیان تاوە ئاستای نایە پێشەوە بەڵام دوای هێرشەکانی داعش و ئەو شتێکە لە ڕۆژاوی کوردستان دروست و خۆڕێبەری دموکراتی و هەروەها ئەو وەکوڵێ ئاستەی کە حرەکەتی ئازادی کوردستان بە پێشنگای پێگەکەوە پێشی خستووە ئەو پارادایمی کە ڕێبەراپۆ گۆڕانکاریتیە کە لە زیندانە ئەوسان فایمانی فۆستەکانی شارستانی دموکراتیکی دەرخست یعنی هەم لە بواری فکریەوە هەم لە بواری چەکداری هەم دوای ڕێخستنیەوە کەوتە قۆناغێکی دیکەوە مازانێ مەسەڵەن پارنە پێرار لە ڕۆژهەڵاتی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی و ئێران هەموو شتی دروست بوو ناوی چی شۆڕشی ژنجان ئازادی شۆڕشێکە ئەم شۆڕشە دەتوانێت لە ئاسی جیهاندا دەنگدانەوەی دروست کرد و ئەمە لەلایەکەوە ئەو شۆڕشی ژنجان ئازادی کە ئێستاش ئەوێت ذهنیەتی سەرمایه‌داری و ذهنیەتی پیاسەلاری کە پێکەوە خەریکی دەوڵەت دەنەدەدەن هەموو خستە ژێ پرسەوە لایەکی دیکەشەوە خۆڕێبەری دموکراتی لە ڕۆژاوی کوردستاندا کە ئەم چەند ڕۆژ دەوامبەر سیانزۆمین ساڵ وەگەڕی بووم یعنی تا دەتوانێت لە بەرامبەری ئەو هێرشاندا خۆی ڕابگرێت و پانسیلێکی وان نیشان دەکە بتوانن نەتەوەکان پێکەوە ژیان بکەن ئەو ناوبکەنێتەوەکانی کورد و عەرەب و ئاسووریوانێتە ئاستێکی لا بردووە پێکەوە ژیانی دروست کردووە لەوێ ژن پێشەنگایەتی دەکات لە هەمان کاتدا ئاینەکان کە هەیە مەسەڵەن ئازانی لە ڕۆژهەڵاتی ناوێندا یەکێک لە شتەکانی زۆر تا ئێستا مەسەڵەن زاوەتەوە ئەو شەڕە پێگەدانی مەسەڵەن مەزهەبیانەیە
هەل لە سەردەمی مەسەڵەن شێ ئەوسنیەوە بگرە تا پێشتریش مەسەڵەن لە سەردەمی کۆنەوە ئەو شتانە هەبووە ناوەری ئاینەکان شەڕێکی ئاوە شوازە هەبووە ئەم تێفگەرە بەم فکرەوە توانانی چارەسەری کە مەسەڵەن لە ڕۆژاوایدا ئیزیدەکان لەگەڵ مسلمانەکان پێکەوە لەگەڵ کریستیانەکان پێکەوەن یعنی ژیان دەکەن جا ئەوە بۆچی ئەو شتانە باس دەکەم ئەمە هەم لە بای ڕێخستنی هەم لە باری فکریەوە هەم لە بای لەشکریەوە هێزێکە کە توانایی هەیە ڕێخستن کە لەو ئەو قەیرانەی کە دروستوەتەوە و قەیرانە مەسەڵەن گازێتەوە بۆ بەڕێخستنکردنی کۆمەڵگاوە لەوێدا دیزانێکی نوێ ئاوا بکات کە ئەوە دیزانە نوێیە دژی دەسڵاتدارانی هەرێمیە ئەوانەکە یانوێ مەسەڵەن هێژمونی خۆیان بسەپێنەوە دژی ئەو هێژمنی جیهانیە کە بە شێوەیەکی بنەمای لیبرالیزم سەرمایه‌داری مەسەڵەن سەر هەرێمەکە بیسەپێنێت بۆیە ئێستا لە هینی تورکیەدا بە ڕێگەی تورکیەوە بە چڕکردنەوەی فاشیستی تورکی کە بکۆڵە ئاکەپمە خەریکە مەسەڵەن لەسەر ڕاوەسەدەکان هەوڵدان هێرشی ئەو تەفگەرە بکەن و بۆیە بێدەنگی ئەو لایەنانەش چه ئەو هێزەکانی مافی مرۆڤ لە ئاسی جیهانیدا دەوڵەتانی جیهانی چه دەوڵەتانی هەرێمی چه خودی ئێستا ئەو بەشەی کورد لە باشووری کوردستاندا وەکو حیزب کوردەکان کە هەن هەمویان پێکەوە لەسەر ئەو شتە هاوڕانکە پەکەکەیەکی زعیف هەبێت بەرەکیان ئەمەسەن پەکەکەیەکی لابێنن بڕێکیشان لەسەر باوەڕەنکە پەکەکەیەکی زعیف هەبێت بۆ ئەوەی کە بتوانن پرۆژەکانی خۆیان کە پرۆژەهایەکی لیبراڵەوە پرۆژەهایەکی درێژینگەیە پرۆژەی وەکوڵە دروستکردنی هەیمنەیەکی ئابووری لەسەر هەرێمەکە کە لەوێدا ئەمەزانێت بەڵام خێرانێکی بۆ شێوازە هەیە ئابووری لە دەستی گروپێکی تایبەتە وەکو سەرمایه‌دارەکان کۆبووەتەوە کۆمەلگاکی بەشەکەی دیگە کۆمەلگای لە ڕەزاڵەت و لە نەبوونیدا ژیان دەکات یعنی ئەو پرۆژە بەرەو پێشەوە بڕێن مەسەڵەن لەسەر ئەو ئەساسەیە بۆ ئەوەیشە ئەمە پرۆژەیەکی ئاستی توانین بڵێن فەرانەتەوەییە یعنی مەسەڵەن تەنها ئینێ بۆیە تا لێرە هەوڵیانداوە ئەو بەشەی کورد کە بەکرێگیراوە لەگەڵ خۆیانە هاوڕایکەن بۆ ئەوەی کە لەو بەشەی بەناوی هەمان کوردەوە لەو کوردی بدەن کە داخوازی سەربەخۆی و ئازادی دەکات داخوازی مەسەڵەن پێکەوەژانی گەلان دەکات کەواتەم خیانەتی یاخودە و هێڵەی کە پەدەکات بەداخۆ لە ناوخۆ هەڵبژاردووە کە بەرەی هێڵی خیانەتە لە چوارچێوەی هەر ئەو هەمانە و پرۆژەیە بۆ پەتکردنی کوردە دەخەخان بۆ شێوازە چونکی مەسلەکە وایە ئەوان لەسەر ئەو وها بیر دەکەنەوە سێر کە چیاڵن پەدەکە ئەڵێ ئەو هێرشانەکە تورکیە دەیکات ئەوەیە کە بەهانەکەی ئەوەیە کە پەکەکە لە چیاکانی کوردستان لایە مەزانین چیاکانی کوردستان لە مێژۆ تایسە هیچ کار نەبووە نەچێتە بێن هێژمۆنی دەوڵەتەکانەوە ئەزن وها ناوی لێ بکەین هەرێمێکی سەربەخۆ ئازاد بووە ئەمە مێژوو هەیە هەر لە سەردەمی هەخامنشەکانەوە بگرە تا سەردەمی ڕۆمەکانەوە بگرە دێن تا سەردەمی ئێستامیشەوە ئەم ناوەندە کە ئیسە باسی دەکەین لە چیاکانی زاگرۆسەوە کە وەکو زاگرۆسترۆز دەیبین لە ئاراتەوە بگرە حتا خوارەوە ناوەندی بەرهەڵسکاری و کۆڵێ هەڵسانەوە بووە هیچ کەس نەیتوانێت بخاتە بن دەستی خۆیەوە ئەسکەندەری مەکەدونیش هاتووە تا هیندستانی گرت بەز ئەوچیان هەر سەربەخۆ بووە یعنی ئەوە ڕەوایەتێکی کۆڵێ مێژووی هێکەوە چیان سەربەخۆن تەسلیم نەبوون تا ئێستا و پەکەکەی ڕۆکو هێزێکی ڕزگاری خوازی کورد لە هەر چوار پارچە کوردستاندا ئەی مافی خۆی لە چیاکانی کوردستاندا هەبێت و ئێستا وتم ئەو بەهانەیە کە دەکرێت ئەوان چیاڵن لەسەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا بۆ شێوازە فقط ئەساسەکە بۆ شێوازە نییە ئەوان بۆ خۆشیان لە بواری فکر لەگەڵ پەکەکە یعنی نانەوێت چونکە زانە ئەگەر پەکەکە هەبێت وەکو هێزێکی شۆڕژگەر ئەوە ناتوانن داعی شۆڕژگیری بکەن هیچ ناتکرێت مەسەڵەن تۆ ئەوان لە خەلەلی پەکەکەدا یعنی نەبوونی ئەو بۆشایەکە ئەگەر پەکەکە نەبێت ئەو بۆشایە ئەوان چیان کرد تا ئێستا دەروێ خیانەت دەروەی دروستکردنی دیوەخانی ئاغا و ماڵبات و عشیرشتیوە هیچ هەنگاوی دیکەیان هەڵ نەگرتووە ینی ئێمە بینەسەن تۆشەکە 33 ساڵە هەر حکوومەتێکی بەناوی حکوومەتی هەرێم هەیە کە ئاسینەتۆیان دیانی پیانراوە و دفاکتۆ قبول کراوە پارلەمانی هەیە هەموو شتێکێتا پارلەمانەکان گەیاندوتە چه ئاستێک لێرە ئەو پرسم هەیە کە ئەوان مەسەڵەن بۆ شێوازەکەن ئەو هێزە کە وەکو هێزی کوردی کلاسیک کە بەسەرکردایەتی پارتی بارزانانی بڵێن ماڵباتی بارزانیان بەڕێوە دەچێت کام پرۆژەیان بۆ ئاوادانکردنەوەی کوردستان هەبووە یعنی هیچ 33 ساڵ بەڕێوە دەچێت نە پرۆژەی لە بواری خزمەتگوزارەکانەوە پرۆژێکی بۆشە نەبواری سیاسیشەوە تاکی کورد توانیوێتی مەسەڵەن تاکێکی ئەوە ئازادی خواست بێت تاکێکی مەسەڵەن پێشکەوتوو بێت مە چیمان هەیە سیرکە دوای ئەو سەربەخۆیە بە پێی ئامارەکان ڕێژەی کوشتنی ژنان لەسەر ناوی ناموس
10 قات بووەوە زیاتی کردووە تا 100 قاتیش بۆ ئێسمە گۆڕستانی بێناونیشانەکانمان هەیە ئێمە ئەڵێن دۆخی ژنان لە هەر کۆمەڵگایەکدا نیشاندەری دۆخی ژیانی ئەو کۆمەڵگایە ینی وەختی ئەڵێن کۆمەلگایە گەشاوت یانە گەشاوەتەوە گرداوی دۆخی ژنانە دۆخی ژنان ئەو گۆڕە بێ ناونیشانەمان هەیە ژنان دیارێک لە شتێک نەکراوە نە لە پەروەردا شتێک کراوە نە لە ڕاگەیاندا شتێک کراوە نە لە ژێرساختی ئابووریا شتێک کراوە ئابوورەکە ئێستا شتێکی ئابوورێکی لای داگیرکەوە مەسەڵەن دەکرێت داعام دەکرێت جا ئەمە بۆچی گرنگی ئەو شتانە باسکی لەسەر ئەساسە ئەوان بۆچی دژە پێکەکە ڕادەوەست مەسەڵەن ئەوەیە بۆچی مەسەڵەن دەبنە بەش لە دایرکەری چونکی ئەو شتانێکە بە ناوی کوردەوە لێرەدا کراوە شتێک پرۆسەیەک بە ناوی کورد بەوە نییە ئەو حکوومەتێکی هەیە و ئەو زانێکە وەکو سرگردایەتی کورد لێدا خەریکن لەسەری ژیان دەکەن پرۆژەیەکی داگیرکاری ئەساسن ئەوە بگرەشیانەکە من بخۆم لەسەر ئەو باوەڕام لە پلانی ئەساسیکە بۆ شێوازەیە ڕێبەرابەر پێشتر ئاماژە پێکردووە لەسەر ئەوەی کە بۆچی باشووری کوردستان دروست کرا مثلا ساڵی 99 باشووری کوردستان دروست کراوە حکوومەتی هەرێم دامەزرا یەکەم بڕیاری چی بوو لە پاڵماندا یەکەم بڕیار کە دای لە نێو دژی پێکەکە بۆ مەسەن چای هێزەکە مەسەن چۆن پارلمانی کوردیە بۆ دژی پێکەکە مەسەن بڕیار دەدەیت بۆ ئەوەی چون بڕیارێکی دیکە بۆ ئاوادانکردنەوەی کوردستان بۆ دژی داگیرکەری هیچ بڕیارێکی ئەمە پرۆسەیەکی ئەکواڵێ داگیرکەریدا دروست کراوە و ئەمە دوای ئەوە قۆناغ بە قۆناغ دەچێتە پێشەوە هەرچی چێ پێشەوە لە شەڕی براکوژە دەست پێ دەکات کە هەردوو بێژی هێزی داگیرکەری ئێران وەسن تورکیا لەسەری ڕادەوەستن ئەو هێزان دەنە دەدەن پێکەوە داخەنەوە شەڕێکەوە دوای ئەوە دەبێتە پێشەوە لە شەڕێکی نرمدا لە ڕێگەی ڕاگەاندەکانەوە لە ڕێگەی سینەما و لە ڕێگەی هونەرەوە ینی وای لێ دەکەن کەسایەتی کورد لە هونەری خۆی لە سینەمای خۆی لە موزیکی خۆی بێبەری دەکەن وای لێ دەکەن کە لەو هونەرەی لەو کەسایەتی خۆی قیزی بێتەوە بەڵام هونەرێکی کۆپیکراوی داگیرکەران لێرەدا دەبێتە هونەری وەکۆڵێ کە کۆمەلگا پێشوازی لێ دەکات یعنی ئێستا تاکێکی کورد دروست کراوە کە تاکە کووردە ئاشکرا ڕۆژانە ئەڵێت وەسان خۆزگە بە داگیرکەرەکە دەخوازێت پاسی داگیرکەرەکە دەدات بەڵام سەرکردەکەی خۆی ئەو کەسەکە قارەمانی بۆ کردو ئەو کەسەکە مەسەڵەن بە کویسە هێزی گریلا هەیە حتا ئەو پێشمەرگانش کە ڕۆژانی لە سەنگەردا شۆڕشان کردووە خۆیان ڕژاردووە ئەمڕۆ لەو کاری خۆیان پەشیمانن بۆچی چون ئەو کارکتریان دروستکردنەوە کۆمەلگای کوردستاندا جا ئەمە ئەو پرۆسەیە کە ئاوا بەرەو پێشەوە ڕۆشتووە لە ئەساسە داگیرکرانی کوردستان بەڕێگەی باشووری کوردستانەوە کە دروستیانکە وەکوینێک هەڵیاندا وەکو داوێک هەڵیاندا کوردبوون لە پارچەکانی دیکەشدا هەموو لێرەدا بپۆکێنەوە بۆیە ڕێبەراپوو ئەو دەمەش ئاماژە گوتان ئەیانەوێت کوردستانێکی بچوو دروستکەن کە ئێستا پێکاتوو لەو بژین چوار پارێزگای ئێستا وەکو چوار پارێزگا دەناسرێت ئەو کوردستانە بچووە کە یەک هێنە نیوەی باشووری کوردستان لە ئاساسەکە بە ناوی دێنین باشووری کوردستان نیوەی باشووری کوردستان هەرێمی کوردستان لەو نیوەیەدا لەو کوردستان بچووکەدا هەموو کوردستان بەشەکانی دیکەش بتوێننەوە وەلی نەیبەرن بۆیە زۆر مەترسیدار یعنی ئەوان خەریکن ئەو پلانە جێبەجێ دەکەن کەواتە دوجار باز لە ڕۆڵی میدیاکەین لە دروستکردنی و دۆخە و ئەو سەرکردانی کە بێگومان باشووری کوردستان و پرسی کوردیان بۆ ئاراستەیە بردووە بەڵام بۆم گرنگ بوو ئەو بپرسم ئەم تونکردنەوەی گۆشەگیرەکانی سەر ڕێبەراپوو و پاشان ئەو هەوڵانی کە هەیە بۆ قەدەغەکردنی پارتیەکانی کوردستان پەکەکە لە عێراق بە شێشی گشتی کە هەنگاوێک هەیە لەلایەن سەرۆکایەتی حکوومەتی عێراقیەوە باسی لەکەین بەڵام مەبەستەکەی من ئەوەیە چڕکردنەوەی هەم گۆشەگیرەکانی سەر ڕێبەراپوو و هەم ئەو هەوڵەشی کە هەیە بۆ قەدەغەکردنی پارتیەکە پێدوانیوە تەنها ترسە لەو تێگەیشتنەی کە ڕێبەراپوو ڕوونی کردوەوە بەرامبەر بەو ویستی سیستەمی سەرمایەداری لە ناوچەکە و پاشان داڕشتنەوەی ئەو نەخشە ڕێگایی کە یانەوێت لە داهاتوودا کوردی پێ فەرامۆشکردن وەک لەوەی چۆن ڕابردوو لە پەیمانی لۆزان کە لە ئێستادا 100 ساڵێک تێپەڕی بەسەر ئەو پەیمان نامەیە پێدوانی ئەمە هەمووی درێژکراوە و پلانێ و تا ئەم دەقێش لۆزان بەردەوامی هەیە
دقیقاً بۆ شێوازە ینی ئەمە لێدا کاتێک باسی ڕێبەراپۆ دەکەن ڕێبەرێک باسی بیرۆکەی دەکەین بیرۆگەیەکی دژی داگیرکاریە بیرۆکەیەکە حێزر ڕزگار دەکات و ئەو هێزر دژی داگیری ڕادەوەستێتەوە چونکی ئەمە ئێستا باسی لەسەرەوە هەیەکە لەواری هێزری و داگیرکاری هەیە ینی داگیرکاری هێزری هەیە بەکی ئەم کار دەکات تا ئێستا لە مێژووی کوردستاندا زۆربەی ئەو هێزانەیە ئەو بۆتە هۆکاری دایکەری هێزری ئەو سەرکردەی کورد بوو ئەوانێکی وەکو مەسەڵەن سەرکردەی کورد وەکو چینێک باسی ناکەم بەڵام وەکو هەندێک کەسایەتی هەبوونە هایسەدا ماباتی بارزای مەسەڵەن هەری ئاشراکە مەسەڵەن هەیە دوایەوە هەندێک مەلای وەکو مەلای خەتێن ئەزان چەندین لە مێژوودا ئێستا شتێکی زۆر هەیە مەسەڵەن ئەوانەیە لە شێخەکانە بگرە هەندێک شێخی کە چونەتە خزمەتی دایکەریەوە وایان لێ کردووە کە کۆمەلگای کوردیان ئەسان پارچە کردووە یعنی ئەمانە هەمووی ینی هێزرێکی سەرکردەیەک ئەو سەرکردایەتی کووردە هەوڵی داواکە گەلی کورد بخاتە خزمەتی دایکەرەوە لە لێرەدا لەم مەرحەلەی زمانیەدا ڕێبەراپۆ وەکو کەسایەتیەک لە مێژوودا کە دەردەکەوێت هەوڵدات کە ئەو شتە پێچوان بکاتەوە دایکەری هێزری لەسەر کۆمەلگای کوردیا کۆتایی پێبێنێت بۆیە بنمای بیرۆکەکیش لەسەرەوەیە دروستکردنی نەتەوەیەکی هێزریە کە بتوانن لە هێزری خۆیدا ڕزگار بێت بۆیە باسی ئەوە دەکات کە هێزر ئەگەر ڕزگار بێت فیزیک لە چواردیواریکیشدا بێت تاتای قەتیسی بکەیت ئێستا مەسەڵەن ئەوەیە کە قەتیسکردنی ڕێبەراپۆ لە زیندانی ئێماراتی تەنها قەتیسکردنێکی جەستەییە و ئەوانەیش هەڵدەن بۆ شێوازەتن چەند ڕاوان بەریش هەتا ئەردوغانیش وەکۆڵێت هەوڵدانێکیان داوە لەگەڵ ئێنا ئەتەن هەواڵ بەسێ شتێکی ئاشکرا کرد وەکو هاوسەرێکی کەجەکە کە یانە مامەڵەیە بکەن سۆدایە بکەن ینی چی یعنی ئەوان ئەزانن کە ڕاگررتنی ڕێبەراپۆ ئەو گۆشەگیریە گۆشەگیری نەیاساییە گۆشەگیری دژی هەموو بنەمای ئەخلاقیەکان و بنەمای یاساییەکانی ئاسی جیهانیە هەرێمیە سۆدایە کەسان بۆی بەسان پێیان وتون ئێوە لە هێندە شتی خۆدان بکێشنەوە ئێمە دەرفەدەن کە ماڵباتەکەی لەگەڵ ڕێبەراپۆ چاپێکۆتن کات بەڵام ڕێبەراپۆ پێشتری شتێک قبول نەکرد وەقت هێزش قبولی نەکردووە کە لەگەڵ ماڵباتەکەی مەسەن چاپێکۆتن کات چونکی مەسەلەی ئەو قەزیەکی دۆزێکی گەلێکە یعنی لەسەر ماڵبات ناچێ بەڕێکەوە لەسەر بەرژەوەندی کەسایەت ناچێ بەڕێکەوە لەسەر دۆزێک بۆیە ئەتا لە پارێزانگەی باسی دەکات ئەڵێ ئەگەر ئێوە تەنیا من ئازاد بکەن ئەساساً خۆتان ئازاد بکەن ئازادی ئێوە بنگەی ئازادی منە یعنی مەسەلەکە لێدایە کە ئەگەر کۆمەلگای کوردستان ئازاد ببێت ئازادی ڕێبەراپۆ شتێکی بکۆڵێت زۆر ئاساییە ینی قەزی چارەسەر دەوێت و ئەم ڕاگررتنی ڕێبەراپۆ لەوێدا وەکو ڕاهینەیەکی سیاسی بۆ ئەوەیە کە ئەو لە ئەساسا بۆ قەتیسکردن و تێرۆریزەکردنی فکری سربەخۆیە فکری ئەو فکرەیەکە ئەوێ لە دژ دایکەی دەکەوێت مەسەڵەن ئێستا ئەوەیە ئەگەر بێت و ڕێبەراپۆ ئەوان بخوان ئەو شت تێدەکەن ڕێبەراپۆ ڕزگار بکرێت ئەو ناتوان مەسەڵەن ئەو فکرە و تێکۆشانە مەسەڵەن وەکو تێرۆ ناز بکەن بەڵام ئەوان زۆر زەختەکەن لەسەرەوەی کە ڕێبەراپۆ وەکو سەرکردەیەکی تێرۆر ناو لێکەن و بۆ شێوازە ئەو ڕێخستنیش وەکو تێرۆ نابکەن و هەر کەسێکیش ئێستا مەسەڵەن هەندێک کەسەیە دەگیرێت هەندێک کەسەیە کە هێرش دەکرێتە سەری هەندێک کەسەیە دەکوژێت کە هیچ پەیوەندیەکی ڕێخستنی سازمان لەگەڵ پێکەدانیە بەڵام چییە چونی خاوەنی فکرێکی ئازادە و وەکوڵە بیرۆکیان دریش داگیر ڕادەوەستێت گرێ دەدەن یەکسەر گرێ دەمە پێکەوە دۆستێکی دروستەکان وەکو دۆستی تێرۆر و تێرۆرکردنی کوشتنی ئاسایی دەکەم مەسەڵەن تاشاکە لەو هێرشان کە هەیە زۆر کەسێک خەڵکی مەدەنیە گوندەکان مەسەڵەن خەڵکی مەدەنی تێدایە حتاوە گوندی مەسەڵەن مەسیحیەکان بخۆیان کەسی مەدەنی لەوێدا دێن ئەوانە بەنای ئەو لێدا مەسەڵەن گەریلا هێوانە مافی خۆیان دەبینن ڕەوای دەدەن کە تۆپباران بکەن ئینسانەکان شەهید بخەن هەموو پاساوەکریان چییە وەڵا لەوێدا لەو هەرێماندا هێزی گەریلا هەیە و ئەمە دژی تیرۆر شەڕ دەکەین یعنی ئەمە لەو بابەتدا مەسەلێکی بۆ شێوازە هەیە یعنی ئەکستا ئەگەر وەکۆڵێ بۆ سبارەت بە خودی ڕێبەراپۆ باس بکەین سبارەت بە ئەو شتێکە وەکو هێرشانی کە سەر پێگەکەی مەسەڵەن سەر لە عێراقی ژار سوودانی مەسەڵەن باسیەوە دەکاڵێ ئەنی دوایی ئەگەر ئاگاتان هەبێت نامینێک دەرکەوتوو بوو کۆڵێ کتابێک دەرکەوتوو بوو کتابێک دەرکەوتوو لەسەرەوەی کە لەمە لای لەناو کتابەکاندا بنووسرێت پارتی کرێکارەکانی خەتاقە کراوە یعنی لەو بەردەیانوت ئەو هێزی کلاسی کوردی دەیانوت
پارتی کرێکارانی کوردستانی تورکیا هەڵکە پەکەکە بۆ خۆی پارتی کرێکارانی کوردستانە ئیسا ئەمان شتێکیان پێویستا بکردووە پارتی کرێکارانی قەداغا کراوە پارتی کرێکارانی کوردستانی قەداغا یعنی جا بۆچی وایان کردووە ئەسڵ تاشاکە ئەمە دەستوری نییە دەستور هەر یاسان ناتوانێت شتە قوڵکات چونکی پەکەکە لە عێراقدا بگشتی لە باشووری کوردستاندا نەتەنیا پارتێکی قەداغا کراو نییە ناتوانێت قەداغا کراوە بێت لایەن گەلەوە پارتێکی پەسەندکراوە لە هەمان کاتدا بە لە تێکۆشان دژی داعشدا بەرژەوندەکانی گەلی عێراقی پاراستووە گەلی عێراقی لە بەرامبەر هێرشەکانی داعشدا پاراستووە و ئەمە بەواتای ئەوە دێت کە خودی پەکەکە ئێستا لە ناو خودی عێراقیدا بەگشتی ناو شیعەکانی ئەمە چەند ڕۆژ لەمەوبەر عەشایری عێراقی پێشگیریان داو لە پەکەکە یعنی ئەگەر وەها بچتە پێشەوە ئەوە بێستا بۆ زەختانە کەسە پەکەکە دەکەن ئەساسن پەکەکە ناو نەتەنیا لە کوردستاندا ناو خودی عەرەبەکانی ناو خودی عێراقیژە بۆتە پارتێکە خەڵکی حەزی پێ دەکات ئینتیمای پێ دەبەسێت و پشتگیری دەکات لە بەشکۆک و بەشێک لە خۆی دەبینێت ئەمە من پرسەکەم لەسەرەوەی ئەساسم ئەسان باسی ئەوە دەکەن سوودانی کە ئەو شکارە دەکات پێشتری مەسەن کازمی لە پەیمانی ئەو پەیماننامەی نۆ جوتمندا لەگەڵ بارزانی و تورکیا مەسەن هاوڕا بوون کە شەنگال وەکۆ خۆسێل نابن ئەمەش لە هەمان چوارچێوەدایە ینی ئەم جارە سوودانی ئەو کار دەکات وجار ناویش ناوەچی ئێمە مانەوێت مەسەن پەیوەندەکان لەگەڵ تورکیا ئیمکان لەژێر هێژمۆنی تورکیا خەریکە ئەو کارە دەکات بەڵام باشە زانێت کە ئەو کارێکە دەیکات کاتی ئەساسن چونکی زۆر لایەنی دیکەکە وتمان شیعەکان سەڵ تاشاکە پێشتریش ئەو خەزئەل هەبوو خەزالی و چەند لایەنی دیکە بۆ شێوازە هەبوون دژی ڕاوەستان یعنی ناو عێراقدا ناو خودی حتا دەوڵەتی عێراقیش ئەو شتە قبوڵ ناکرێت بەڵام ئەمە چۆن کراوە ئەم پرسەکە لێدایە بۆچی مەسەڵەن سوودانی ئەو کارێک کردووە بە هاوکاریکی کردوێتی پیسەمە شتێکە بیر نەکەن ئەوە یەکە سوودانی وەکو ئێستا سۆرۆکی ئێستا حکوومەت ئەیەوێت لەم خۆناغدا لەباری ئابووریدا هەندێک شتێ بکات یعنی ئەمانە هەموو نمایشیە بەڵام لێرەدا لایەنی کوردی هەیە پێویستە شتێ بیر نەکەن کە ناو لایەنی کوردیدا زۆرێک مەسەڵەن بەشێک لە وەزیرەکان وەزیری دەرەوە و نازانم هەندێکی وەزیری دیکە هەن کە لە ئێدا هەن کوردن سەر بە پەلەکان تا سەر بە یەکێتین ئەمانە لێردا لۆبی دەکەن ئەساسەن ئەو کتابە کە دەرکراوە هەندێک لایەن و ڕۆژنامەوانی کە دۆخەکە چاودێری دەکەن لەسەر ئەو باوەڕن کە بۆ ئەوەی کە ئەو شتە بنووسرێت پەکەکە پارتی قەدەغەکراوە ناو ئەو کتابەکانی فەرمی عێراقدا لۆبی بۆ کراوە کێ لۆبی بۆ کردووە مەزانین لۆبی کەس ئەوان لۆبیان کردووە کە ئیستا بە ناوی پەدەکەەوە وەزیرن لە بەغدا هەتەن چەند ڕۆژنامە بەریش بوو فواد حوسێن وتی دژی پەکەکە لە دوانی داوتی ئەو هێرشانی کە تورکی دەکات ئەینا لەسەر عێراق نییە دژی پەکەکەیە بەڵێکەوەتە گەر بپرسم ئەم بابەتە یاخود ئەم بڕیارە چ کاریگەری کێبێ لەسەر ئەو دۆخەی کە لە عێراق ئێمە دەزانین کە عێراق بۆنی بوونی کۆمەڵێک لایەن یاخود دوای سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق دووبەریەک دروست بوو لەبارەی هاوکاریکردنی دەوڵەتی داگیرکەری تورک ئێمە زانین دۆخی عێراق بەهۆی ئەو پرسەوە دووبەریشی تەواوی پێوە دیارە بڕیاردانێک یاخود بڕیارێکی لەو جۆرە لە ئێستا چۆن کاریگەریە بێ لەسەر ئەو دۆخەی کە لە عێراق هەیە پێدوانیە ئەمە کاریگەری زیاتری دروست دەکات دەزانین کە پارتی کرێکارانی کوردستان شکێنەری داعش بوون لە سەردا لە دوو ڕۆژی ڕابردوودا هەواڵێک لەسەرەوە بڵاو بۆ کە ڕێژەیەکی بەرچاو چەکدار و چەتەی داعش زیان کرۆتە ناو شاری مووسڵ یعنی ئەم جۆرە بڕیارانە پێدوانیە هەم زوڵمێکە لە ئیرادەی عێراقیەکان و هەم لە پارتی کوردستان دقیقاً هەمووش ئەجوتم مەشروعەتی یا ڕەوابوونی پەکەکە ئەوە نییە کە کەس پێدا بێت مەشروعەتێکی گەلە بۆ خەباتەیە کردوێتی توانێت ناو گەلی کوردستان بەگەشتی و گەلی هەرێمەکە لەسەر لە عێراقاتە لە سووریا بڵین دەگەڵ عەرەبەکان پەیوەندیکی دیپلۆماتیکی زۆر بەهێز دروستکراوە پێشتری سەردەمی کە ڕێبەراپە خۆی لە دۆڵی بەقاوە زۆر پەیوەندیهای دیپلۆماتیکی زۆر بەهێز دروستکراوە چونکە ئەو بابەتێکی دیکە کە ڕۆژێک لەسەری باس بکرێت کە چۆن پەکەکە توانی ئەو دیپلۆماسی کە دژی کورد هەبوو لایەنی عەرەبەکانەوە بیگۆڕێت
دهان حرکت او حرکت دهان شیدی هل دژی اسرائیل ولا برجوندی کلی عرب ده اوا سوزی کی گورید بس کتا مصری مثلا تا زور نوستر ورناگبیری جهانی عرب لا مثلا حاسوسی خاموره برا او حرکت نشان ده اما زور وەکو خۆش ئەماژە پێکرد خاڵێکی زۆر گرنگ بوو دەستنیشان کرد لەناو خودی عێراقدا زۆر خراپ دەشکێتەوە دەبێتە هۆکای دووبارەکی چون وتم پێشتریش هەوڵدانێکەوە بۆ شتە بەڵام لایەن بەشێک لە لایەنی عێراقی دەرفەتەوە تایبەت لایەنی شیعەکان دەرفەتی ئەو شتیان نەداوە و لێدوانیشان داوە وتم تا عەشایری عێراقی پشتگیریان داوە بۆ شتە بەڵام ئەمە کە سوودانی دەیکات دەبێتە هۆکاری پارچەبوونی عێراق لەبیر نەکەین تۆشەکە پەتەکە ئەم سیاسی کە دوای خۆی بردی پێشەوە کە ڕاستەوە کۆتنەوە شەڕ لەگەڵ پەیەکە لەگەڵ تورکیاییدی پێکەوەی دەکەن تاچی بەسەراتوە دووبەرەکێکی گۆڕ ناو ماڵی خودی پەکەکەشات ناو پەدەکەشا دروست بووە لەناو بنەماڵاوە دووبەرەکی دروست بووە چونکی شەڕەک ئیدی ئەمجارە خەرین خۆیان دەخۆنەوە زۆرێک لایەنگری پەدەکە هەبوون کە دژی ئەم شەڕە و یامەسەن شەڕیان بلاوەی نەبووە ئەوانە کشاونەتەوە دوایەوە وای لێ هاتووە کە ئەو تاکراویە پەدەکە مەسەڵەن دژی بەرژۆندینەتەوەی چونکی پەکەکە بەشی لە بەرژۆندینەتەوەیە مەسەڵەن لێوەدا مەسەڵەن ناداین پەکەک تەنها حیزبێک نییە بەشی لە بەرژۆندینەتەوەیە پاراستنی هەر شوێ پارچەی کوردستانە سیرکردنەکە بۆ شێوازەیە جا ئێستا ئەمە بۆ ئەم دژبەریە دژیان بەرژۆندینەتەوەیە کە هەیە پەدەکەی وەکو هێزێک تووشی هەڵۆشاندنەوە دەکات تووشیشی کردەوە تاشاکەی لە ئەو ڕێخستنەکانی خۆی لە هەرمیدا ڕۆژانە خەریکە کەسی دەکەوێتەوە و شەڕ و ئاڵۆزی ناوبەریەوەدا دروست و دووبەرەکی دروست بووە لە عێراقیش هەمان شێوازە یعنی ئەو تابلێ بۆ عێراقیش هەر دروستە چونکی ئەم شتە ئەوە نییە مەسەڵەن وەختی دڵین باسی پەکەکە دەکەین تەنها مەسەلێکی حیزبی سێر ناکەین مەسەلێکی تەنها شتێکیاوانی مەسەڵەن بەرژۆندیاری سیاسی وەکۆڵێک کۆتا ماوە مەسەڵەن لێدا نزاڵ بن بەرژۆندێکی نیشتمانی هەیە بەرژۆندێکی هەرێمی هەیە کە گەلانی عێراق ئەو شتیان پێ قبوڵ نییە یعنی لەبەرەوە ئەمە ئەتوانم بڵێم ئەگەر سوودانی لەو شتێ خۆی ئاوا بچتە پێشەوە پاشەک شێ نەکات لەوانەیە هەر ئەم ئەبرگاران کە دەیکات ئەو شتێکە وەکوڵێ چوتە ناو کۆشی ئەردۆغانەوە ئاخی بەرەو ڕوخانی دەبات ئەین سوودانیش بەرەو چارنسیوا دەبات چونکە ئێستا ئەردۆغان بۆ خۆی لە ئاستی هەرێمیدا ئەوە ئەوش بەڕاستی بۆ بابەتێک پێویستە وەکو پرۆژێ ئێخوان پرۆژێ ئیسلامی نەرم لە ئاسی جیهانیدا وەڵامی نەداوەتەوە ئەمریکاوان دروستیان کرد وەڵامی نەداتەوە و ئێستا پلان ئەوە کۆڵی وەکو بەرێک دەستەی ڕناچن و حتا هەوڵدانی شەیە کە چۆن ئەردۆغان ئەوت بکەن لەو پرۆسەیە دەربخەن وەلەوانەیە لە داهاتوودا مەسەڵەن لە تورکیەدا جەهبێ بێسەر دەسەڵاتەوە ئەمە یعنی ئەردۆغان بۆ خۆی پێگەیەکی نییە قایمی نییە ئێستا پەدەکە خۆی بە ئەردۆغانە بەستووە سوودانی خۆی بەردۆغانە بەستووە ئەمە هەرسیان پێکەوە دەکەون بۆ شێوازە ینی مەسەلەیەکی لەوێدایە چونکی ئەوان دژی بەرژۆندی گەلانی هەرێمەکە خەریکن کار دەکەن ینی گەلانی هەرێمەکە ئیدی ئەو فاشیستە ئەو دژایەتی قبول ناکات پێکێکە دۆزی گەلی کووردە ناکرد مەسەل لە عێراقدا ئەگە عێراق وڵاتی کورد و عەرەبە وها دروستکراوە لە یاساکا بۆ شێوازەیە چۆن دەتوانێت حرەکەتی کوردی کە بەرژۆندەکانی گەلی کوردە پارێزەوە لایەنگر و دۆست و سامپاتیزان و کادری هەیە ناو باشووری کوردستاندا چۆن دەتوانێت مەسەڵەن ئەو گەر بەگۆ حرەکەتێکی قەداغا ناوی لێ بکات ئەو لایەنگراوە وەکوینێکە ئەو چۆن وڵامی ئەو بەستا هاوڵاتیانی خۆداتەوە مەسەلەکە بۆ شێوازەیە بۆیە ئەمانە ئەگەر وتم زۆر شتی مەترسیدارە ئەساسن بۆ خۆدی عێراق مەترسیدارە بۆ سوودانی مەترسیدارە کە لەوانەیە بەم هەنگاوانەکە هەڵی دەگرێت کابینەکەی بەرەو ڕوخان ببات نەک ئەوەی کە خۆی هیوای هەیە بۆ شێوازە دەتوانێت مەسەڵەن هەندێک دەستکەوتی ئابووری دەستخات و کابینەکەی بپارێزێت تاوا بێ پێچەوانەیە بەڵێگەر دو پرسیارم بکەم بێگومان تێگەیشتن لەم هاوکێشانە شتێکی قورس نییە بەڵام پێویستە وەک خۆی ینی بگات هاوڵاتیانیش لەم چوارچێوەیەدا ئەوەی کە بەم ئەرکە توانێ ئەسێ میدیە لە باشووری کوردستان ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم هاوکێشانەیە بکەوە چۆن مەترسیەکان بخاتە ڕۆوە چۆن لە وردەکاری ئەم پلانە نێودەوڵەتیە یاخود ئەم پلانە نێودەوڵەتی و هەرێمایەتیە لەسەر هەرێمەکەی ئێمە هەیە بخەینە ڕوو کاتە میدیا چۆن دەتوانێت مامەڵە بکات و ڕۆژنامەنووسانیش لەسەر ئاستی تاک
وەکو ڕۆژنامەنووسان توانن لە چ چوارچێوەیەکدا ئەم بابەتانە لە ڕێگای میدیاکانەوە ڕوون بکەنەوە. ئەوە لەباری وەکو ڕۆڵی مێدیا باسکەین مێدیا توانێت زۆر کاری گۆرە بکات. ئەیسا وکڵێ لەوە بەردەیانون مێدیا هێزی چوارەمە لەستا هێزی یەکەم چون کۆمەلگا ئاراسە دەکات لە مێدیای وەکو تەلەڤیزیۆن و ماوارەیەوە بگرە تا مێدیای نووسرا و تا مێدیای دیجیتال کە چون کۆمەلگا بەرەوشتە ئاراسەگەیسە کۆمەلگا وای لێ هاتووە. بەڵام داخۆ من لێرە کێشەکەمان لەوە دەیانساکەم ئەگەر مێدیا بخوازێت بە ناوبەری 24 ساعتە تەواو توانێت ڕۆژەکە بەراوەژۆ کاتەوە. یعنی حتا ئەو شەڕی فاشیستە هەیە ناوبەری کورد و تورک و نەزانم عەرەب و کورد نەزانم ئەم ئینانەکە هەیە کورد و فارسوانە ناوبەری 24 ساعتە دۆخەوا بگۆڕێتکەم گەلانتان پێ کۆژیان بکە. بەڵام مێدیا کێشەکە ئەوەیە مێدیا چەندەیسە هێزیەکەمە مێدیا بە ئابووری دەجوڵێت دەیجوڵێنن. ئابووریش ئەو سیستمی سەرمایه‌داریە ئەو سیستمێکە هەیە ئابووری دەستی خۆی قڕۆخ کردەوە بۆ شەوە مێدیای کڕیوە. ئێمە ئێستا مێدیایەکمانی مێدایەکی نیشتمانی بێت. مێ ئەو شتە بڵێ مەسەڵەن ئەگەر مێدیایەکی نیشتمانیمان هەبوایەت ناوبەری 24 ساعت توانیم دۆخێکی وها دروست کات کە نەتەنیا ئەرتەشی تورک بباتەوە پشی سترونەکانی خۆیان بڵێن نەکەوە لە خودی ئەنقەرەدا لە پارلەماندا مەجبوری بکردایە پارلەمانی مەجبور بکردایە کە دانیشتنی ئاوارتە بکات بۆ چارچنی دۆزی کورد لە هەر لە باکووری کوردستاندا. مێدیا توانێت کار بکات. بەڵام بەداخۆ مەسەڵەن مێدیا ینی ئەو شتمان هەیە مێدیایەکمان هەیە ئەو مێدیایە مێدیایەکی ئەویش ئەساساً داگیرکەی باسم کە سەرەتایش باسم کرد بەشێکی زۆری کە دەیکات بەڕێگە مێدیاوە دەیکات. ینی تاشاکە ڕاگەاندنی داگیر کراو ئاوا بڵێن دێت ڕۆژانە بردومانی کۆمەڵگای کوردستان دەکات ترس دروست دەکات. یەک نمونە سادەوە بدەم ئەو ڕۆژە لە ئەو تەلەڤیزیۆنێکی داگیر کراودا ئاوا بڵێن شتێکی لەسەر ئەو کۆڵێ چەک و چۆڵی دڵی تورکیا نیشانەدا وای کردووە نەتەنیا کۆمەلگای ترساندووە سەرکردەکانی ترساندووە. زۆر سەرکرد دەبینم ئاڵای سپیان هەڵکردووە توانمانە هیچ بە هیچ شێوازێک شەڕ بکەین. ئەو تورکیا بۆ شێواز نەزان ئەوەندە ئەرتەشی هەیە مەسێ دەکەن ڕۆژانە درۆنەکانی وەکو گوڵە بە ڕۆژ دەکەونە خوارەوە. هەنی وەکو ئەڵێ وای لادەوە چۆلۆک و کوژ لیانەدا. یعنی ئەگەر ڕۆژانە دەخنە خوارەوە هیچ ئەنجامێکی نەتوانێت دەستخایسە مەسەڵەن درۆن بەدەمە لە لاشەوە گەریلا بۆ شێوازە توانێتی بە ڕێگەی درۆنەوە مەسەڵەن ئەرتەشی تورکیا مەسەڵەن تووشی شکست بکات و ڕۆژانە دەبینێت دیمەنەکاندا کە چۆن تەرمینەکانیان دەبنەوە و لە میدیاکان دەشارنەوە لە دووری چاوی میدیاکان خەریکن تەرمەکانیان دەشارن بەێستا دەنێژن. مێدیا ئەو شتان نابینێت بەڵام دێت دژمنێکە هەیە کە شکستی خواردووە زرەپۆشی هەناوە زرەبنەوەتان کارە بکات درۆنی هەناوە درۆنەکانی گوڵوتم گڵۆبەر دەنە خوارەوە مێدیای داگیرکراوە ڕۆژان دێت ئەوانە بۆڵ دەکاتەوە وا کۆمەلگای کوردستان وها دەترسێنێت کە ناوێرێت جوڵە بکات وتم سەرکردەکانی کۆ دەبن کاریگرەوە بۆیە مێدیا کاریگەری زۆر باشیە بەڵام بەداخۆ مێدیایەکی نیشتمانیمان نییە. سپاس بۆ ئێوە شەر بشین. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بیسەرمابوون تا پستێکی دیکە ئەسوود.